دارستانەکانی دەستکرد و دارستانەکانی سروشتی هەردووکیان دەستدرێژی دەکرێتە سەر لەلایەن هاوڵاتیانەوە بەهۆی نەبوونی سوتەمانی تایبەت لە وەرزی زستاندا پێویستە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕێکی جددی لەم دارستانی دەستکردانە بداتەوە. بوونە مامێک چەندەها ساڵ پێ دەچێت کە دەبێتە دار، بەڵام هاوڵاتیەک بووە گەرمکردنەوە بە یەک ڕۆژ دەیسووتێنێ. ئەوەش دەبێتە هۆی لە ناوبردنی دارستانی دەستکرد و دارستانەکانی سروشتی کە یعنی دەست پێ دەچێنرێ، یعنی چەندەها باڕوومان چاندووە، چەندەها یعنی وەکو ڕێکخراوی واری ژینگە چەندەها باڕوو لە دەوروبەری سۆران چاندووە بەهۆی ماڕووماڵاتی خەڵکەوە لە ناو دەبرێتن، بەهۆی کەم ئاوی و نەخزمەتکردنیان لە ناو ئەبرێتن. سنووبەر دارێکە یعنی لە هەر چواروەرزی ساڵ کەسکە ئیسفادەیەکی باش لە سنووبەر وەردەگرین، وەکو لە پەتای نەخۆشیمان دەپارێزێتن و لە زریان و لە ڕافاوەکانیشمان دەپارێزێتن و دوان ئۆکسیدی کاربۆن یەکێکە لە ژێراوەکانی کۆمەڵگە یعنی مرۆڤەکان دەیان پارێزێت، چونکە دوان ئۆکسیدی کاربۆن لە خۆی دەکێشیت و بۆ خۆی هەڵدەمژێتن. لەبەر ئەو هۆکارانە و لەبەر ئەو سۆدانە پێویستە ئێمە پارێزگاری لەو سنووبەران و هەمان دارەکانی تریش بکەین. پێویستە حکومەت ئاوڕێکی جددی لە خەڵک بداتەوە، هەم لە دارستانە دەستکردەکانش بداتەوە، چونکە ئەگەر سوتەمەنی نەبی خەڵک ڕوو دەکاتە داربڕین و ڕوو دەکاتە لە ناوبردنیان. پێویستیشە حکومەت ئاوڕێکی جددی لەو دارستانە دەستکردەکان بداتەوە، تایبەت لە سنووبەر و دارستانەکانی تریش. ئێمە وەکو پۆلیسی دارستانی ژینگەی سۆران لە گشت ئەم شوێنانە کە دارستانی دەستکرد هەیە خاڵی پاسەوانیماندانەوە بۆ ئەوەی کە ئەم دارستانە بپارێزن و تاکو ئێستا هیچ دەستدرێژی نەکرایەتە سەر دارستانی دەستکرد، تەنها حالەتی سووتان هەبووە، ئەویش سووتانی پوش و پەلاش بووە بەهۆی فرادانی پاشماوەی جگارە بووە کە کارمەندەکانی ئێمە بە زووترین کات کۆنترۆلی ئەو ئاگرەکان کردووە. چەندین جار ئێمە نووسرامان ئاراستەی سەرەوەی خۆمان کردووە کە لە ئەو شوێنانە کە بنکەوە یان بەشی پۆلیسی دارستانی لێ نییە بەش و پۆلیسی دارستان لێ بکردنەوە، بەش و بنکەی پۆلیسی دارستان بکرێنەوە و لە بەرنامەدا هەیە کە ئینشەڵڵا لایەندەی زوو لایەندەیەکی نێزیک ئینشەڵڵا بەش و بنکە لە شوێنانە دەکرێنەوە.